عزیزان و خۆشەویستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان، لای هەمومان ڕوون و ئاشکرایە ڤایرۆسێکی کوشندە و نەگریس و مرۆڤکوش ڕووی لە هەموو جیهان و هەرێمی کوردستان و ناوچەکە بە تایبەتی کردووە. بۆ ئەوەی ئێمە تەندروستیمان سەلامەت بێ و بۆ ئەوەی ئێمە ڕزگارمان بێ لەو ڤایرۆسە کوشندەی ڤایرۆسی کۆرۆنا، بە هەر هەمومان پابەندی ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بین، لە ماڵەکانمان جێگیر بین. بە مەبەستی پێشگرتن لە چوونەسەری ڕێژەی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا، من ڕەسوول خوڕەم ڕۆژنامەنووس دانیشتووی وڵاتی فینلاند لە هەر کوێیەکی ئەم جیهانە بم، پشتگیری دەکەم لە بڕیارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا. هاوڵاتی بەڕێز، تۆش بە مانەوەت لە ماڵ یارمەتی دەربە بۆ پێشگرتن لە توشبوونی خوشک و براکانن بە ڤایرۆسی کۆرۆنا. پێکەوە سەردەکەوین. سوپاسیا هێزت نەخۆیتکین، ئاسایش پۆلیس، سوپاسیا حکوومەت هەرێما کوردستانێکین کو ئەڤروکە وەختێکی گەلێکی نازک و هەستیار ئەڤروکە خۆڵهاوڵەتیە کریە خوددان وەکو ئەرکی خۆیان نیشتیمانی جێبەجێ بکەت. ئەس داخوازش هەمی هاوڵاتیان پێگیریە پڕێنما بکەن، تەنها خوب پاراستن ji vê nesaxiye ji vê nexweşiya matirsidar pêgirî pirênmaya paqê jî dereceyê nederketin têkeliyê nekin.